لەم کاتژمێرەدا هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانان وان لە قۆناغەکانی سەرەتای هەڵمەتی عێراق لە چەک داماڵینن بۆ ئەوەی هاوڵاتیانی عێراقی ئازاد بکەن و هەروەها بەرگری لە جیهان لە مەترسیەکی گەورە بکەن. هەڵمەتێکی لەشکری سەرسوڕهێنەر و ترسناکی بۆمبارانکردن بەغدای پایتەختی بۆ دەستکردن بە جەنگێک 20 ساڵ لەمەوبەر ڕوونا کردەوە. لەشکری ئەمریکا ڕژێمی سەدام حوسێنی ڕووخاند و دەرئەنجام سەدامی دیکتاتۆری لە دەسەڵات خراویان دەستگیر کرد. ڕژیمەکەی سەدام شتێک بوو باز ناکرێت. سەدام حوسێن هاوشێوەی ستالین یان هیتلێر بوو، حکوومەتەکەی و ڕژیمەکەی بێبەزایی بوو. لە یەکی مانگی 5 ساڵی 2023دا سەرۆک جۆرج دبلیو بوش بە جێگەیاندنی کردە لەشکرەکەی ڕاگەیاند، بەڵام جەنگەکە بەردەوام بوو بەهۆی ئەوەی پاشماوەکانی پارتی بەعسی سەدام و یاخیبوانی دیکە لە شەڕکردنیان دژ بە هێزەکانی ئەمریکا و هاوپەیمان خایاندی. خواست و ڕقوکینە پێکەوە بەز بوو بۆی عێراق و قاعدە پێکەوە کۆبکاتەوە بۆ ئاستەی کا قاعدە فێر بێت، چۆن بۆمبی زیاتر کوشندە دروست بکات و فێریش بێت کە چۆن ساختە لە بەڵگەنامەکاندا بکات و بۆ بەدەستهێنانی یارمەتی. قاعدە پەنا بۆ عێراق بات بۆ ئەوەی شارزایی لەسەر چەکی کۆمەڵکوژ بەدەست بهێنێت. دۆزینەوەی چەکی کۆمەڵکوژ لە عێراق هەرگیز بەرجەستە نەبوو. هاوکات زیانی گیانی بۆ عێراقیەکان و سەربازانی ئەمریکایی زیادی کرد. لە کۆتایی ساڵی 2011دا سەرۆک ئۆباما هێزەکانی ئەمریکایی لە عێراق شاندەوە، بەڵام دوای 3 ساڵ هێزەکانی ئەمریکا چوونەوە عێراق بۆ ئەوەی شەڕ لە دژی یاخیبوونی دەوڵەتی ئیسلامی بکەن، ئەوەی لە سەروبەندی نائارامی سیاسی لە عێراق سەری هەڵدا. وێرای ئەوەی گروپی دەوڵەتی ئیسلامی بە ئەندازەیەکی بەرچاو لە عێراق و سووریا لاواز بوو، بەڵام ئەم گروپە درێژەی بەتوانەکانی خۆی داوە بۆ ئەوەی هەڵمەت لە نێو هەرێمەکەدا ئەنجام بدات و هەروەها خواستی دەستوەشاندنیشی لە دەرەوەی ئەو هەرێمە هەیە. لە وتەکەیدا لەم مانگەدا بۆ تەلەڤیزیۆنی ئەلحورە سەرۆکی عێراق گوتی هاوڵاتیانی عێراقی ئێستا ئازادی زیاتریان هەیە. دوای زاڵبوون بەسەر دژوارەکانی 20 ساڵی ڕابردوودا عێراقیەکان ئێستا وا چێژ لە ئاشتی و سەقامگیری دەبینن. حکوومەت سەنگ دەخاتە سەر باشکردنی خزمەتگوزارەکان و هەروەها ژێرخانی وڵات. بەڵام خاتو سەماح عەزیز ئەوەی لە عێراق هەڵهاتووە و هاوسەری ئەحمەد ئەسوهەیلە دەڵێت هێشتا عێراقیەکان دەناڵێنن. لە ڕاستیدا بارودۆخەکە هەمان شتە. ئەوەی ئێستا لە عێراق دەگوزەرێ هیچ جیاوازی نییە لەوەی لە سەردەمی سەدام حوسێندا دەگوزەرە. پتر لە 4000 سەربازی ئەمریکایی لە عێراق کوژران، هەروەها بەدەیان هەزاریش لە هاوڵاتیانی عێراقی مەدەنیش گیانیان لەدەستدا. بۆ کارلا باب سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.